بابەتێکی تر هەیە کە هەموو جارێ محەممەدی باقر لە زەمەنی خۆیان زۆر تەرکیزی ئەخستە سەر، زۆر بوون لەو زەمانەیە کە ئیتر وردە وردە ئەو لە پشتی ئەو نوێژی نەئەکرد، ئەو لە پشتی ئەو ئیتر زەمەنی اختلاف کە دەستی پێکرد ئەوەی لێ. طبعاً ئەو پێشتر هەر هەبوو لە زەمەنی خەواریجە، خەوارج لە پشتی ئیمامی عەلی نوێژیان نەئەکرد، تەکفیری ئیمامی عەلیان ئەکرد، تەکفیری ئیمامی عوثمانیان کرد، وهكذا فتنەی خەوارج زۆر گەورەیە، و فتنەی شیعەش دەستی پێ کرد. شیعەش ئیتر نوێژیان نەئەکرد لە دوای ئومەڕائەوە، بەتایبەتی شیعە نوێژیان نەئەکرد ئەمیرەکانەوە، بەتایبەتی ئەمیرەکان کە ئومەوی بوو. محەممەدی باقر فەرمووی كان الحسن والحسين، سيدنا حسن وحسين هردوكيان يصليان خلف مروان يتبادران الصف، كورا خلطي نبسن نوێژ جەماعەتەکان كانت جێبەجێ، شەیطان نەتان خەڵەتێن. ئیمامی حەسەن و حوسێن لە دوای مەڕوانی کوڕی حەکەمەوە نوێژیان ئەکرد، چونکە ئەو ئەمیری مەدینە بوو. يتبادران الصف، ئەچوون جەنگیان ئەکرد وەی زوو بچنە سەفی یەکەمەوە نوێژی لە پشتەوە بکەن. لە کاتێکە اختلافیشیان لەگەڵ مەڕوانە هەبوو، جارێکیان مەڕوان خوتبەی ئەدا ئیمامی حوسێن هەستایەوە بەرامبەری وەستایەوە وتی قسانت غەڵەتە، دایگر لەسەر منبەرەکە. لەگەڵ ئەوەشە لە نوێژ لە پشتیەوە هەر نوێژیان ئەکرد، چونکە یەکێک لە ڕەمزەکانی ئەهلی سنت ئەوەیە کە نوێژ ئەکەن لە دوای هەموو فاسق و هەموو حتى مبتدع. زۆرێک لە ڕوایەتەکان هەن کە باسی ئیبتیداعەکە، ئەفەرمێ کە لە دوای مبتدعی ئەهلی سنە لەگەڵ خەوارج و شیعە کە جیا ئەبینەوە لە یەک ئەوەیە، لە دوای هەموو کەسێکەوە نوێژەکەن ئەهلی سنە، خەوارج و شیعە مەلاکەی خۆیان هەڵ ئەبژێرن کە نوێژی لەسەرەکە لە پشتەکە. ئیتر فترەیەک نوێژی لە دواوەکەن، دوای وازیش لەو ئەهێنن بە شتێک تەکفیری ئەویشەکەن، چونکە خەوارج بە گوناهەکان تەکفیری خەڵکیان ئەکرد، شیعەش بە ویلایەت تەکفیری خەڵکیان ئەکرد. هەردوو بەرەکە دوورن لە ئەهلی سنەت و جەماعەت، و یەکیان ئەو پەڕی گرتووە زۆر ڕۆشتووە، ئەمشیان کەم تەرخەمی کردو. ئەهلی سنەت ئەهلی وەسەطە، بۆیە ئەفەرمێ طبعاً لە زەمەنی ئەوە یەکێک لە کێشەکانی محەممەدی باقر ئەوەیە کە ئەیانوت گەورە پیاوەکانی ئێمە توقیەیان کردووە. ئەم بابەتی توقیەی کە ئێستا لە شیعە هەیە هەر لەو زەمانەشە هەبوو. و محەممەدی باقر ئەفەرمێ کوورە ئیمامی حوسێن مەڕوانی لەسەر منبەر داگرت، مەڕوانی کوڕی حەکەم، لە دوایشان نوێژی لە پشتەوە ئەکرد. ئەوە چ توقیەیەکی تایە؟ کەسێک ئەوەندە بە غیرەت بتوانێت کەسەکە لەسەر منبەر داگرێ، ئێ نوێژی لە پشتەوە ناکە، بەڵام نوێژی لە پشتەوە ئەکرد. ئەفەرمێ هیچ توقیەیەکی تیا نەبوو، ئەچوو نوێژی لە پشتەوە ئەکرد. طبعاً فکری شیعە حتى بۆ ئیمامی عەلیش ئەڵێن توقیەی کردووە، نەیوێراوە لە زمانی ئیمامی ئەبوبەکر و عومەر و عوثمانە باسی ئەوە بکە کە من خەلیفەم، دواتر بۆتە خەلیفە، ئەڵێن توقیەی کردووە. طبعاً فکری توقیە زۆر مشکلێ لە شیعە، چونکە درۆت لەگەڵا ئەکا، بۆیە لە جیهانە بە حەیاتی ناتوانێت بگەیتە ڕێکەوتن لەگەڵ شیعە. هۆکارەکەشی توقیە درۆت لەگەڵا ئەکا، ئەڵێ ئەو شتە وایە وانیە، ئیمزاد بۆ ئەکە ڕاز نییە. جوولەکە لەگەڵ شیعە لەم خاڵەیەک هیچ فەرقیان، هەردووکیان یەک صفەتیان هەیە، ئەویش هیچ ئیتفاقیان نابەنە سەر، و هەمیشە توقیە ئەکەن لەگەڵ تۆ، بە جۆرێ دەموچاوی خۆیان پیشان ئەدەن، بە دەموچاوێکی و دووهەم و سێهەمیشیان هەیە. بەڵام ئەهلی سنت ئەمە نییە، بۆیە محەممەدی باقر ئەفەرمێ ئەی هاوار بۆ نوێژ ناکەن بە دوای یەکترەوە. ئەفەرمێ بی حەسەن و حوسێن نوێژیان لە دوای مەڕوان کردووە، لە کاتێکە حوسێن مەڕوانی لەسەر منبەر داگرت، دەی لەو کاتەشە توقیەشی نەکردو، لەو پەڕی جورئەت و ئازایەتیشە ئیمامی حوسێن نوێژی لە پشتەوە ئەکرد، چونکە ئەمە صفەتی ئەهلی سنت و جەماعەتە کە لە دوای هەموو بڕ و فاسق و هەموو کەسێکەوە نوێژەکانی خۆیان جێبەجێ ئەکەن، ئەهەم بەلایەن و جەماعەتە نەکشتیتر.